خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت و ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەچینە لای تەوەری یەکەممان کە تەوەرێکی تەندروستیە بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئێمە بە درێژایی ڕۆژەکە بە دوورین لە خواردن و خواردنەوەکان بەڵام هەندێک جار لەو کاتەوەی کە ئیتر ئێمە ڕۆژوو ئەشکێنین کۆمەڵێک لەو خواردنانە ئەخۆین کە زیانێکی تەندروستی هەیە بۆ ئێمە بۆیە بۆ ئەوەی کە بزانین ئەو خواردنانە چین کە بڕەکەی دیاری بکرێت لە دوای بەربانگەوە و خواردنەکانمان چۆن ئەبێت هەمە چەشن بێت بۆ ئەوەی کە ئێمە بۆ ماوەیەکی زۆر جەستەمان بەدوور بۆ لە ڤیتامینەکان لەو خۆراکانی کە کانزای تێدا یاخود بەهای خۆراکی باشی تێدا چۆن بتوانین ژەمێکی تەندروستمان هەبێت و زیان بە تەندروستیمان نەگەێنێت بۆیە ئێمە ئەمانوێت لە تەوەرەکەماندا گفتوگۆ بکەین و زانیاری زیاتر وەربگرین بە میوانداری زۆر بەڕست پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆرە چیمەن ساڵح جاف سپۆڕی خۆراک سڵاوە لێبێ دکتۆرە بەخێر بێت. باری باش بەیانیتان باش سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانمان هیوادارم بتوانین سوودێکیان پێ بگەێنی. زۆر سپاس دکتۆرە هەر کە مانگی پیرۆزی ڕەمەزانیەت ئێمە هەندێک جار بە مانگی خواردن سەیری ئەەکەین ئەکرێ بڵێن ئەم ڕۆژوە خۆی تەندروستە هەندێک کات بۆ جەستەی ئێمە بەڵام هۆکار بێت بۆ ئەوەی کە ئێمە لە دوای بەربانگەوە زیانێکی زۆر با تەندروستی خۆمان بگەێنین بۆ خواردنانی کە ئەیخۆین. ڕاستە خۆی مانگی ڕەمەزان جگەلەوەی کە مانگی تاعەتە مانگی ڕێکخستنی خۆراکە ناتوانین یعنی پێی بڵێن مانگی خۆراک مانگی ڕێکخستنی خۆراکە بۆ ئەوی ئێمە بتوانین لە ماوەی ئەو مانگەیە بتوانین کە تەنانەت مثلەن لە کاتی طبیعیە ئەچینە دەرێ ئەچینە شوێنێک کە خواردنە بینین نەیخۆین ئەمە سوودێ بۆ ئێمەش بۆ جستەی خۆشمان لە کاتێکا لەش کە بە ڕۆژووە کاتێ ئێمە کە بە ڕۆژوە بین بۆچی ئێستا لە هەموو جیهانە يعني نظامي انترميديت فاستين يعني وي صيامي متقطعة باشترين نظامك كهمو لا اعترافي بيكردوا امش يعني كروجماني رمضان بقرا لاوش زور باشترا كتو هموش تاكد لي اقريتوا لماويكي دياري كراوا واتل جستا اتواني تولكاتي بربانه وكايكين هتا بارشيو اما اتواني وكاتها مش تيكي كبخوين بلام او هلا قوري اما ايكين ئەمە لە تاریخەوە لە باوکو با پیرانماوەنەوە هەندێک خواردن لقمە قازی و نازانم چی کرا و ناوساجی و ئەمانە خوراوە ئەڵین خۆشە سەر سفرەکەمان ئەبێتیایە بێ مع العلم ئێمە بەهەڵە ئەیکەین یعنی گرنگ نییە لەوەی کە ئێمە چی ئەخۆین ئەوە گرنگترە کە چۆن ئامادە ئەکرێ مەبەستی چیە لەوەی کە بەهەڵەیکەین مەسەڵەن تەنانەت ناوساجی یان باەم ئێستا باەم تۆ ئەگەر بێت و باەمەکەت تۆزێک کۆن بوو بێ یان مەسەلەن زۆر برژان ڕێ ما بێتەوە یان ئەوانەی کە ئەیکەن بەنان و ئەیخەنە فڕنەوە لە 150 و 200 ئەوانەیە ئەیخەنە فڕن ئەمە ڕاستە تۆ باەمە خۆی بەڵام باەمەکە سووتێنراوە یعنی بۆ بەڕۆنێکی سوتاو بەڵام تۆ ئەگەر بێت و باەمی تازە شکێنراو کە مانگێکی بەسەرانە چوو بێ و کاڵیش بێ بە کاڵی بخۆی ئیشێکی زۆر باشەکەی نمونەیەکی تر وەکو ناوساجی ئێمە پێ هەموو جارێک من خۆمێکێکیان لە زۆر شوێن تومە ناوساجی زۆر خراپە بەڵام هەندێک سیرەکەی ئەڵێ من ناتوانم واز لە ناوساجی بێنم مادەم ناتوانی ئەو کاتە چی بکە لە جیاتەوەی بە ئاردی سپی بیکەی بە ئاردی بۆر بیکە ئەتوانی شیری تێ بکرێ ینی ئەو بۆ ئەوەی زیاتر بەکەڵک بێ ڕۆنەکەش لە جیاتەوەی بە ڕۆنی گڵۆبە ڕۆژە و ڕۆنەکە بسووتێنی ناخ ڕۆنەکە مەسووتێنە هەر ڕۆنەکە بە حاڵ گەرم بکرێ یعنی گەرم ببێت و ڕۆنەکەش دووش ڕۆنمان هەیە ئێمە کە بۆ سوورکردنەوە بتوانین بەکاری بێنین ڕۆنی کوردی ئەمەی کە لە حیوانیە لەگەڵ زەیتی زەیتون هەندێک لەوانەی ستا بپرسن بڵێن ئای لەوە زەیتی زەیتون ئەڵێن بۆ چێشت نابێ ئەی چۆن بۆ سوورکردنەوە ئەبێ زەیتی زەیتون ڕێژەیەکی زۆر بەهای خۆراکی ڤیتامین و کانزاکانی تایە کە ئەمە بە گرمکردنی زۆر ئەڕۆن لە ناوەچێ بەڵام ڕۆنەکەی ناسووتێ بەڵام ڕۆنەکانی تر ئێستا وەکو ڕۆنی گوڵۆبە ڕۆژە و هەر ڕۆنێکی تر کە بەکارێنین سەیرەکەی لە ڕێژەیەکی گەرمیە کە ئەخرێتە ناو ئێستا ئێمە زۆر بەمان کە ئیشی هەویرەکرێ بە ڕۆنی تەنەکە ئەکرێیان بە ڕۆنی گوڵۆبە ڕۆژە ئەکرێ و ئەخرێتە فڕنەوە لە 150 و 200 بەم ڕێژە گەرمیە زۆرە ئەم ڕۆنە ئەسووتێ. دکتۆرە من ئێستا بینەرەکانیشمان شایەتیەوە بن وڵای من دوێنێ بە چای خۆم بینیم کە باسی ناوساجیت کردیت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لە دوای 15 مانگەوەی تر خەڵک دەسەکە بە خێر و حەزەکان ناوساجی بەسەر دراوسەکانیان بەخشێتەوە من دوێنێ ڕۆژمە دراوسێکمان بەڕاستی تاوەکەی لە تاوە دەرچوو زۆر کەورە بوو بڕواکە تەشتێ بوو یعنی دە بە زیاتر حەوت بە زیاتر لەم زەیتانەی تێکرد بوو ناوساجی پێبژان ئێستا لەوانەیە خانمان بڵێ
دکتۆرە ئێمە بە شوشەیەکی ئاوازەیتی زەیتون 50-60 ناوساجی بکەین چۆن نەکرێ ئێمە چۆن بتوانین جێگرەوەی ئەوە بکەین کە بتوانین زیان بە کەس نەگەێنی بەڵێ جێگرێ ئەوە ئێمە شتی باشترمان هەیە بکرێ بە خێر یعنی لە کاتێکە ئەمە ڕێژەیەکی زۆری ئەوێ هیلاکێکی زۆری ئەوێ قەچێکا تۆ ئەتوانی نانی بۆر یعنی ئێستا خۆشبەختانە هەندێک خانم لە دەرەوە یعنی وەکو پیشەی لێ هاتووە کە نانی تیرێکە قەچێکە با من لە جیاتی ئەوەی خۆم ناوساجێکە بکەم ئەو نانە بکڕم من هەمیشە بیر لەواکەمەوە کاتێک کە تۆ نانیش ئەکڕی بۆ ئەوان ئیشێک بۆ ئەوان پیاکەی یعنی وەکو هاوکاریەکیشە بۆ ئەوان نانی تیری ئەەکەم بەخێر مەسەلەن چۆیسی ترمان هەیە ئەتوانی میوە بکەی بەخێر ئەتوانی خورما بکەین بەخێر یعنی مەرج نییە تۆ لە هاوکاریەکان من ئیلا ئەبێ شتێک کەم یا لوقمەقازی بەیان ناوساجی بەیان شتێک بێ کە لەوانەیە زیان بە دراوسێکەم بگەێنم لەبەرەوە ئێمە هەڵبژاردی ترمان هەیە ئەتوانین یعنی تەنانەت پاقلەمەنیەکان بیکەم من قاپێک نیسکێنی جوان لێ بنێم و ئێوارە بیبەخشمەوە بە دراوسەکانمە قاپێک پاقلەمەنیەکان هەرچێک بێ نۆک بێ پاقلە بێت نیسک بێ ئەمانە هەر کامێکیان بێ ئەتوانم لێ بنێم و بیبەخشمەوە ئەمە چۆیسێکی زۆر باشتر و سەلامەترە و هەموو کەسێکی شێخوا زۆر جار هەیە تۆ لە ماڵە دراوسەکانەوە مەسەلەن حەلەبی کت بۆیت یان مەسەلەن شیرینیەکت بۆیت کە ئەم ماڵە شەکریان هەیە لەوانەیە یا مناڵی وردیانی تۆزێک مناڵشتان ناخوا ئەمێنێتەوە کە ئەمێنێتەوە من مەجبورم فڕی بم ئەم فڕیانەش دیسان زیانێکی کە بە ژینگە ئەگەێنێتەوە لەبەر ئەوە باشترین خێر ئەوەیە کە تۆ خێرێک هەڵبژێری کە بەرامبەرە کە سوودی لێ ببینێ و نەبی بەهۆی زیان بووی زۆر باشە دکتۆرە ئاماژەت بۆ کردەوەی کە پێویستە ئێمە لە مانگەیە خواردنەکانمان ڕێخستنێکی بۆ بکەین ئەو ڕێخستنە ئەبێت چۆن بکرێت لەوەی کە من بە درێژایی ڕۆژەکە نان ناخۆم بەڵام لە دوای ئەوە لە بەربانگەوە هەتاوەکو پارشێ و لەبەر دەستمایە بۆی کە من ئەو خۆراکانە بخۆم کە تەندروستە ڕێخستنەکە ئەبێت چۆن بێت بەڵێ خۆی ئێمە ئێستا زۆرە ترسینە لە ڕەمەزانە و نان ناخۆین باوەڕتانە بێ ئێمە بەیانیان و ئێوارە ناخۆین یعنی ئەوەی کە ناخورێ نیوەڕوانەکانە کە ئێستا خۆشببختانە زۆربەی ماڵەکان خۆیان وایان لێ کردووە سەعادیان زڵێ مەسەلەن نانەخۆنیان هەر بەیانی هەڵستن نانەخۆن و ئێوارەژ نانەخۆن بەسچی ئێمە کاتەکانمان ئەگۆڕێ لە یعنی کاتەکەی ئێستا لەگەڵ بانگی مەغریبە ئەبێ بیخۆین ئەو کاتانی تر لەوانەیە زووتریان درەنگتر بیخۆین لەبەرەوە ئێمە کاتێکە یعنی کە بە ڕۆژوشین ئەوەنە گرنگ نییە گرنگ ئەوەیە ئێمە لەسەر مێزەکانمان چی دانین بۆ کاتێک کە بەربانەکەینەوە هەندێک بەداخەوە مەسەڵەن ڕۆژەکان بە 5 خورما ئەڵێ وەڵات دروستە من بە خورما بیشکێنم ڕاستە ئێمە خورما خواردنێکی سوپەرە یعنی ئەو خواردنەیە کە هەموو شتێکی تایە بەڵام ناتۆ 5 دانە و 7 دانە و ئەوانە تەنانە ئەگاتە نۆش تۆ بە 1 دانە خورما ڕۆژەکەت بشکێنە پەرداخێک ئاو بخۆرەوە دوای ئەوە ئەچی ڕۆژ و یعنی نوێژ و هەر شتێکی تاعاتی خۆتەکەی خوالێت قوبڵ بکە ئەوانە بکە کاتێک کە ئەگەڕێیتەوە تۆ ژەمی ئاسایی چۆنە خۆی ئەویش بخۆ بەڵام ژەمە ئاساییەکەمانە بێت چی بێ ئێمە قاپمان هەیە تەنانەت لە ڕووی زانستیەوە پێڵێ قاپەکەم ئەم قاپەی من ئەبێ نیوەی سەوزە و میوە بێت کە باشترە ئێمە بە سەوزەکان پڕیکەینەوە ئێستا خۆشببختانە نرخێکی زۆر هەرزانی هەیە یعنی کە سیرەکەی هیچ کیلۆی سەوزەیەک ناگات لە 1000 تێناپەڕێنێ دەستێک سەوزە بۆ خێزانێک بەکاریت بە 250 یعنی نرخەکە زۆر هەرزانە لەبەرەوە ئێمە ئەبێ نیوەی قاپەکەمان بکەین بە سەوزە ئیتر لە شێوەی زەڵاتە ئەیکەی لە شێوەی ئەیکوڵێنی بە هەڵم ئەکرێ هەندێک جار هەیە لە ڕۆنێکی کەمە سوورە کرێتەوە ئەمانە بە هەر ڕێگەیەک بەکارێنرێ گرنگەوەی زۆر چەور نەبێ و چەوری ناتەندروستی تیا بەکارنێنیت لێرە یعنی مەقسەدمان لە چەوری ناتەندروست ئەو ڕۆنەیە کە پسووتێ یان ڕۆنی تەنەکە و سەتڵ بەڕاستی یەکێکە لە گرفتە گەورەکانی سەرسفرەی ئێمە دەبرۆ زۆربەی دایکان و خوشکان لە ماڵەوە چێژ لێنەرەکان کە ڕۆنی پێلێ ئەنن ئەڵێن ئەمە تامی خۆشترە تەنانەت یعنی لە هەندێک کەسمان ویستوڵەوەی برنج بە زەیتی زەیتون لێ ببنرێ ئەکەیە خوڕێ باوەڕتانە بێ لێرەوە من بە هەموو گوێگرانەکانمان ئەڵێن تام فێربوونە یعنی تەنانەت 1-2 جار تامی ئەو شتە مەکە ئیتر لە لات خۆش نابێت
ئێستا کە من خۆم ڕاهێناوە بە زەیتی زەیتون برنج لێ بنێم کە ڕۆنی بەو ڕۆنە یعنی ڕۆنی کوردیەکەس بە تامەکە یەکەم بەڵام ڕۆنی تەنەکە لەلام خراپە یعنی خواردنێکە لە چەند جار من باسم کردو لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکانە تەنانەت مەمنوع کراوە بەکار نابێ بهێنرێ کەواتە ئەگەر ئێمە ئەم ڕۆنانەمان تیا بەکار نەهێنرا با بینە سەر نیوەی قاپەکەمان دیاری کرد ئەی نیوەکەی تریچی بێ نیوەی تری دانەوێڵەکان بێ لە دانەوێڵەکان ئیتر تۆ برنج بەکارهێنی یەکێکی کە سپاکێتی بەکارهێنێ یەکێکی کە نان بەکارهێنێ بەڵام گرنگ لەوەیە ئێمە ئەم نانە ئەم سپاکێتیە ئەم برنجە سپی نەبێ بەڕۆنی خراپ لێنەنرابێ و هەتا بتوانین فایبەرەکەی تیابێ یعنی کەپەکی گەنمەکانی پێوە بێت نانێکی بۆر بێ کە ئەمە زۆر دروستە و زۆر پێویستمان پێێتی ئەمەش چارەکی یعنی دوای نیوە چارێکی سێمان چێ بێت ئەبێ پرۆتین بێ کە دووبارە سفرەی ئێمە ئەو خەڵەتەمان هەیە کە ئێمە نازانین چەندێک پرۆتین بەکاربێنین لێرەوە وەکو شتێکی زۆر ئاسایی بە خەڵکەڵێم وزنی خۆت بزانە چەند کیلۆیە 0.8 هەتا یەکیش حساب بکەی کێشت بۆ دروست ناکە مەسەن ئەگەر من 50 کیلۆ بم ئەبێ 50 غرام پرۆتین هەڵبژێرم ئایا ئەم 50 غرام پرۆتینە چۆن هەڵبژێرم کە لە چارەکی سێمی قاپەکەم ئەبێ پرۆتین بێ پرۆتین مەرج نییە بەس گۆشت و مریشک بێت ئێمە ئەتوانین لە گۆشتەکانە بەکاری بێنین بەپێی هەرکەس بەپێی ئاستی دارایی خۆی گۆشت و مریشک ماسی ئەمانە ئەتوانێ بەکاربێندێ ئەگەر نا ئێمە یعنی پەقلەمەنیەکانی ترمان هەیە لە هەمووشی سۆیا کە پێشی ئەڵێن لە لای خۆمان لە بازاڕەکانە زۆرە پێڵێن گۆشتی وشک کە ئەمە هەموو پرۆتینە یعنی وەکو پرۆتینی گۆشت وایە کە ئێمە لە پرۆتینایکین بە باش و خراپیان ناتەواو و تەواوەکان گۆشتیەکانن کە سۆیاش ئەچێتە زمنی ئەوانەوە کە نرخێکی هەرزانی هەیە زۆر باشیشە ئەوانی ترچین پاقلا فاسۆلیا لۆبیا نیسک بۆیە ئێمە ئەڵێن هەموو ئێوارەی بەربانیان بە نیسک لە ماڵەکە تا هەبێ نیسک لەبەرەوەی جێگرەوەیەکی باشە بۆ پرۆتین و فایبەرێکی زۆرت ئەیاتێ فایبەر یعنی ڕیشاڵ بۆیە ئێمە زۆر بمان کێشەمان بۆ دروستە بێ لە کاتی ڕەمەزانە کە زۆر بەی کاتەکان تووشی قەبزی ئەبێ خەڵکێک یعنی ئەڵێ لە ڕەمەزانە من بە دووسێ ڕۆژ جارێک ئەچمە سەر ئاو کە مەفروزە هەموو ڕۆژێک بچێ ئەمە کەمی ڕیشاڵەکان لە چیا هەیە وەکوتم لە پەقلەمەنیەکانە زۆر باشە لە دانەوێڵەکانە شتێکی تریشمان هەیە کە ئێمە زۆر ئەتوانین بەکاری بێنین کە کەتان نرخێکی زۆر هەرزانی هەیە بکرێتە ئەو تەنها بۆ یعنی زیادە خۆری نابێت یا بکرێ بە ڕێژەیەکی کەم ئەتوانرێ هەر عەسر بکرێتە ئاو با تۆزێک لە ئاوکا بێ لە کاتی ڕۆژوشکاندنا ئێمە ئەتوانین بەکاری بێنین هەروەها لە کاتی پارشێویشە ئەتوانین بەکاری بێنین فایبەرێکی باشیتیایە ئەگەر بگەڕینەوە سەر پرۆتینەکە کە ئەم ڕێژەی 150 یعنی کەوتم بۆ کێشی من کە 50 بێ 50 غرام چۆن بخۆم کاتێک کە تۆ 100 غرام گۆشتە خۆی 100 غرام گۆشت لەم 100 غرامەیە 20 غرام پرۆتینی تایە کە 100 غرام ماسێ خۆی طبعاً ئەمە بە تەقریبیە بەپێی جۆری کوڵاندن و جۆری بەهای خۆراکی پرۆتینەکە و چۆنێتی توانەوەی ئەگەر گۆشتی بەستوو بێ ئەمانە هەمووی ڕێژەکە فەرقەکە بەس بڵێن 18 بۆ 20 تایە ئەبێ ماسی و مریشک تقریباً 16 بۆ 18 تایە ئەبێ پاقلەمەنیەکان لە دەوری 14 بۆ 15 یعنی کاتێک 100 غرام نۆکە خۆین نۆکەکە ئەگەر بە وشکی بێ 100 غرامەکە کاتێک کە ئەکڵێن لێ بێ بە 200 غرام باشە ینی لەوانەیە هاوڵاتیان بڵێن ئەم قاپەی کە بەڕێزت دابەشت کرۆ بۆ چەند بەشێکی سەوزە بێ بەشێکی دانێوەڵەکان بێ بەشێکی ئەگە برنج بێ یاخود ئەو بابەتانە بێ کاڵێ بژێنین بەشێکی پرۆتین بێ ئێستا زۆربەی کات برنجەکەی هەر بەڕۆ نەکرێت باشە مریشکەکەی زۆر جار ئەیکوڵێنی بەس نازانام دوای بۆی خێنە ناو تەشتی ڕۆنە سوودەکەینەوە گۆشتەکەی ئەکوڵێن ڕێ هەر بۆ گۆشتە سێرێکی بەها خۆراکیەکان بکەین ئەم بابەتانەی وەکو گۆشتەمەنەکان ئەگەر کوڵا پێویستەکە سووریکەینەوە بۆی لە بەها خۆراکیەکەی نەڕوە ئەی باشە ئەگەر برنج بێ هەر خواردنی کە بێ ئێمە گەڕۆنی تەنەکە و زەیت بەکارنێنین هەر زەیتی زەیتونە شوێنێگرێتەوە یاخود چیکە هەیە نەخێر ئێمە یعنی تەنانەت ئێستا زەیت ڕۆنەکە ڕۆنی بایعیە
بایەکان وەرەگرین بە بەلاش یعنی پارەی نییە بەڵام بەداخەوە خەڵکانێک گەچن ئەیفرۆشنەوە یا وەری ناگرن ئەڵێن ئەم ڕۆنە خراپە ئەچن هەمان ڕۆن لەوانەیە لەویش باشتر نەبێت لەو خراپتر بێ ئەچن ئەیکڕنەوە بەکارێنن لەبەرەوە زەیتی گوڵە بە ڕۆژە زەیتی یعنی کە باشتریشە لە زەیتی گەنمەشامی ئەمانە ئێمە ئەتوانین بەکاری بێنین بە ڕێژەی دروست بەڵام و نەسووتێنرێ بۆیە من لە بیدایەتی بەرنامەکە پێم وتم یعنی سووتاندنی ڕۆنەکە خراپترە ئەگینا ئەگەر من بێم ڕۆن لە خواردنەکانم دەربێنم دروست نییە ئێمە پێویستمان پێێتی ڕێژەی پرۆتینمان 115 بۆ 35 لە قاپەکەمانە یعنی چارێکێکیشی ئێمە بێ ڕۆن بێ یعنی ڕۆن بەکارهێنین بەڵام لەم ڕۆنەی کە هەمانە بە دوو شێوە لە 170 ئەمەی کە چارەکەی گوتمان 15 بۆ 35 توانین ڕۆنی بەکاربێنین ئێمە توانین ڕۆنی ناو زەردێنەی هێلکە کە کۆلسترۆلی تایە هەروەها دووگ و بەز کە بەکارهێنرێ هەروەها ڕۆنی کوردی بەڵام ئەمانە ئەبێ ڕێژەیەکی کەیان زۆر کەم بێ نابێ من دوو هێلکە بخۆم یا هێلکەیەک خۆی بە ڕێژەی هێلکەیەک تەندروستە بۆ ئێمە هێلکەیەک بخۆم و بە ڕۆنی کوردیش بیکەم دوایی ئێوارەش گۆشت بخۆم یعنی ئەم ڕێژانەی خراپە ئەگینا ڕۆن تەندروستە بۆ خواردن پێویستمان پێێتی بەس ئەبێ ڕۆنی سوتاو نەبێ ڕۆنێک نەبێ کۆن بێ تەنانەت ئێمە لە سپاییەکانە لە پەنیر و لە شیر و لە ماستا ڕێژەیەکی باش کە ئێمە بەکاریانەێنین و بە تایبەت هەڵبژاردێکی زۆر باشە بۆ پارشێوان بەڵام ئەبێ ئاگاداری ئەو چەوریشی بین زۆر نەمابێتەوە کە ئەمێنێتەوە ئەها مەیلەوتامێکی ترشی ئەیە ئەمە خراپبوونی ڕۆنەکەیە لەبەرەوە ڕۆنی کە یعنی هەموو ڕۆنەکان کە بەکارێنرێ نابێ بێڵێن بۆیە وەختی خۆی زۆر دروستیان کردووە کە ماستیان داناوە لە قاپی گڵینەیەدایان ناویان لە هەر قاپێکە پەڕۆیەکیان یاوە بەسەرا بەڵام ئاوەکی نابێ بڕێژی یعنی ئەوسا هەڵە بوون لەوەی کە ئاوەکەیان ڕشتووە ئەم ئاوی ماستە دیسان پرۆتینێکی باشی تایە بەس ئێمە ئەتوانین پەڕۆ بین بەسەریا بۆ ئەوەی چەوری ناو ماستەکە نەهێڵین لەگەڵ هەوایە کار لێک بکە ئەوەی کە هایدرۆجین لە هەواوە وەرەگرێ و ڕوانکە خراپە بێ ئەوەی کە بە کوردی پێڵێن بەیاد بووە ئەمە لە بەروی ڕێگریەکی باشە لە بەرەوە ئێمە ئەگەر ڕۆنی تەندروست هەڵبژێرین هیچ کێشەمان نییە تۆ ئەگەر ئەمڕۆ مریشکەکەت سوور کردەوە لە ڕۆنێکا و ڕۆنەکە سوتاو نەبوو نەتێڵا زۆر پسووتێ و خواردت بەڵام لەگەڵ سەوزەیە خواردت بەڵام تۆ ڕۆنەکە مریشکەکەت سوور کردەوە برنجەکەش یەک دنیا ڕۆنت تێ کردووە شلەکەت ڕۆنی تایە گۆشتت هەیە گۆشتەکەش چەوری تایە بەنانی بازاری شۆپار لەوانەیە بەنانێکی سپیشەوە بیخۆی یعنی فایبرت نەبێ یعنی ئێمە زۆر ئەڵێن ڕیشاڵەکان بۆیە ئێمە ئەوەنە دژی نانی بازاڕین لەبەرەوەی بە ئاردی سپی ئەکرێ ئەگینە هەر نانی بازاڕەکە بێنە بە ئاردی بۆر بیکە و سۆدەی تێمەکە خواردنێکی زۆر باشەکەی شتێکی زۆر باشە ئەی خۆی زۆر باش بورە دکتۆرین جا ئەمە زۆر کەسمان هەیە کە لە دوای ئەوەی کە ڕۆژوو ئەشکێنێت بڕێکی باش لەش لە مەنیەکانەخوا ئەو ئەخواتەوە ئەبینین لەوەی کە ئەم شەربەتی مێوژوو هەنار و کە لە ڕەمەزانە زۆر ینی ئارەزوویەکی زۆری لەسەر هەیە بەڵام ئەکرێ بڵێن ئەم شەربەتانە هەندێک جاریش خوان زیانی تەندروستیانێ چونکە بڕێکی زۆر لە شەکر بڕێکی زۆر هەندێک جار بەداخۆ بینیمانە لیمەندۆزی و ڕەنگ بەکار ئەهێنرێت و ئەکات کە ئشتیهای خواردنی نامێنێت ڕاستە ئێمە بەداخەوە تەنانەت هەندێک کەس هەیە لە سەر یعنی ڕۆژەکەی پێ ئەشکێنێ شەربەتەکەیە ساردە ڕەنگە شەکرە بێ بەهای خۆراکی ئێمە هەر خواردنێک کە ئەیخۆین یعنی داواکەم لە بینەران کە خواردنێکە گری بەدەستەوە بیر لەوەی بکەرەوە ئەمە زیان و قازانجی چەندێکە ئەگەر شتێک هەندێک خۆراکمان هەیە زیانی هەیە بەڵام تەندروستە بەهای خۆراکیە بەڵام هەندێک خۆراکمان هەیە بەهای خۆراکی هیچ نییە وەکوم شەربەتانە شەربەتەکە ڕەنگە شەکرە لەگەڵ ساردیشە و چی شەکات یەکسەر ڕۆژەکەی پێشکێنێت تەنانەت ئەمە کە گەدە خۆی چەندێکە هیچی تێنەکراوە چەند سەعاتێکە بێت بەهۆی کرژبوونی یان لە دوای نان خواردنەکەشەوە ئیخوا کە ئەمەش دیسان خراپە لەبەرەوە داواکەین لەبری ئەمە ئەتوانن شەربەتی سەوزە بکەن یان شەربەتی میوە بە شەرتێ میوەکەت بە هەموو شتێکیەوە
نەک بەس ئاوەکەی بگرین مەسەلەن من بێنم خەیارێک لەگەڵ پرتەقاڵێکە لەگەڵ مەسەلەن کێویە ئەم شتانە ئەتوانی بیکەی بە جیهازی وردکردنا بەس وردیکە نا ئاوەکەی بگرێ ئەمە ئەتوانرێت هەندێک جار ئەتوانین سەوزەکانی تێکین کەرەوزی تێکی شتی تێکی ئەمە وات لێکە کە یعنی تەندروست بێ بەهایەکی خۆراکی باشی هەبێ و ڕێخۆڵەش بگرێ شتێکی کە گرنگ زۆر بیرمان نەچێت پاراوی کەسەکانە یعنی زۆربەی کات ئێمە ئەگەر لەگەڵ نان خواردنا هەندێکەیە بە تایبەتی لە پارشێوە ئەو هەڵەیە ئەکەن کە سێ چوار پەرداخ بەسەریەکە ئاوە خۆنەوەڵێ با بەیانی برسیم تینم نەبێ نە ئەمە دروست نییە ئەگەر ئاو من لە ڕێگەی ئاو مەچ نییە بەس ئاو بێت بیخۆمەوە کاتێک کە سەوزا خۆم سەوزەکەم پڕەتی لە ئاو کاتێک کە شۆربایەکە خۆم شۆربایی چنیسک بێت شۆربای ئێسقان بێت شۆربای ئاسایی سەوزەکان بێ ئەمانە ڕێژەیەکی زۆر باش ئاویان تایە ئەم ئاوە وردە ئاوم ئەیاتێ لە برەوە پێویست ناکا من لە کاتی بەربانە کە بەربانەکەمەوە یەکەم جار پەرداخێک ئاوە خۆینەوە و ئێمە ئەنج ئەچین نوێژەکەین لە دوای ئەوە پێویست ناکا لەگەڵ خواردنەکەات و ئاو بخۆیتەوە نە ڕێژەیەکی باش سەوزە بخۆ ڕێژەیەکی باش پرۆتین و دانەوێڵەکان بخۆ دوای ئەوە بوەستە بۆ ماوەی 20 دقەیەک هیچ ئاو مەخۆرەوە ئەنجە دوای ئەوە کە 20 دقە بۆ سەعاتێک بەسەر یا ڕۆژ ئەنجە سەر مێزەکەمان نەڕازێنینەوە بە شەربەت و بە میوە و بە هەموو شتەکان بڵێ وەڵام من ئیتر ئەی خۆم نە بوەستە لە هەموو شتەکان دەست پێ بکە بە ئاو یان چا ئەگەر بخۆی باشترە کە چای ڕەش نەبێ چای گیایی بێت چونکە چای ڕەش میزهێنەرە لەبەرەوە ئەگەر لە بەربانی شاخواردمان هیوادارم لە پاشێوان نەخورێ ئەتوانین چای گیایەکانی تر بەکاربێنرێ وەکو چای گوڵەبەی بوون و چای هەر گیایەکی تر کە بەکارهێنرێ ئەمانە ئەتوانین بەکاری بێنین دوای ئەوەش هەر نیو سەعات جارێک پەرداخێک ئاو پەرداخێک ئاو بخۆین هەتا کاتی نووسن کە ئێمە ینی ئەگەر نزیکەی بە هەموو شەربەت و ئاو ئەوانەی کە حسا بکرێ 6 بۆ 8 پەرداخ ئاو بخۆینەوە تەواو تەندروستە و زیادە ڕەوی لە یەک جاران نەکرێت بۆ ئەوەی کە ئێمە سوود لە بەهای خۆراکیەکە وەرگرین و گەدەشمان گەورە نەکەین دەسەکانی خۆش بێت دکتۆرە سپاس بۆ تۆ سپاس بۆ ڕێنمایەکانێ بە هیوایەوەی کە هەموو ئەو بەڕێزانەی کە بە ڕۆژوون وایانەوە پێکاتە خۆراکیەکانیان تەندروست بێ سوودیان لە ڕێنمایەکانی بەڕێز وەرگرت. هیوادار سپاس بۆ دەست خۆش بێت زۆر سپاس.